خۆشەویستان دیارە من بابەت و تەورێکی دیکەشمە بێت کە تشکی دەخەمە سەر ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەم ئەویش تا ئێستا پرسی پێگەنانی حکوومەتی عێراق بە هەڵواسایی ماوەتەوە تا ئێستا لای سیاسیەکان سازشیان لەسەر کۆمەڵێک پرس نەکردووە بۆ کار ئاسانی پێگەنانی ئەم حکوومەتی کە گەلی عێراق و شەقامی عێراقی چاوەڕێیەتی دەی ساڵی 2021 شەقامی عێراقی لەژێر فشاردا دەنگیاندا هەڵبژاردنیان کرد بۆ پێگەنانی حکوومەتی نوێ بەڵام تا ئێستا ئەم حکوومەتە پێک نێراوە ناوبەناو پرۆژە و دەستپێشخەری نوێ دەبیستین لەلایەن لایەنە سەرەکیەکان لایەنە سیاسیەکانی عێراقەوە بەڵام دوجار ئەم دەستپێشخەریانەیش بێ ئەنجام دەمێننەوە من لەسەر کۆی پرۆسی سیاسی عێراق و ئەم هەڵواسایی معلقەی کە لە ئێستا دابەدی دەکرێت میوانێکم دەبێت ڕاستەخۆ لە بەغداوە گفتوگوی لەگەڵدا دەکەم میوانەکەشم بەڕێز غەریب ئەحمەدە کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکێتی و ڕاستەخۆ لە بەغدادەوە میوانی منن کاک غەریب سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت تێبینی و سەرنجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێوە وەک پەرلەمانتار لە بەغدا بزانم لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا. سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەران هیوای ڕۆژێکی خۆش و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک هەڵبەت ئەمڕۆ وەک لە چوارشەممەی ڕابردوو بڕیاری پەرلەمانی لێدرا کە ئەمڕۆ جەلسەی پەرلەمان بوو ئیتر بەم ئەم بەردوخەی کە ماوەیەکەوە چناوت باس کرد بەرۆکی کۆیلانە سیاسیەکان و لایشاندا پەرلەمانیش لێ بە دەرنێگرتوویەتی دەرەنگانی شەو ڕاگەندرا کە جەلسەی ئەمڕۆ تەجیل دەکرێت بۆ کاتێکی نادیار تەسەوەڕێکە نم هەفتەیەدا دیسان جەلسەیەتر بکرێتەوە هەڵبەت دەوەی کە ئێستا دەبینین بێگومان باس کرد کە دەیدا هەڵبژاردن کرا ئیتر لە ژێرفشاری شەقام و خەڵکی عێراق و هەرێم و تر هەموو ئەو خواستانەی کە خەڵک هەیبوو بۆ حکوومەتێکە لە سایدا گەلی عێراق لێ ئاسوو دەبێت و ئەم داهاتێکە ناوی داهاتی خەڵکی عێراق دابەشێکی عادلانە بێ بەسەر کۆی سێکتەرەکان و کۆی ئەو خەڵکانی کە ماندوون یاخود بەشێکن لە پێکاتی خەڵکی عێراق بەڵام ئیتر ئەم خواستە لە ڕابردوودا وەکو پێویست دیارە بۆ خەڵکی عێراق ناوتە پێشەوە بوو کە فشار هەرسە پێشێکە هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنیش کرا و گەیشتن ئەم نەتیجەیە کە تا ئێستاوە چەند مانگێکە بەدەست ئەوە دەناڵێنین کە حەزی بەشێک لە لایەنە سیاسیەکان زاڵ بۆ بەسەر ئەوەیدا کە نەتواندرێت تەشکیلەی حکوومەتی نوێی عێراقی بکرێت بەمەش جگە لەوەی کە ناوە ئەوانەی کە محەلیلی یاسایین باسەوە دەکەن کە عێراق دەکەوێتە فەراغی یاسایی ڕەم بێ و دەرسیەکی قانونی دۆزرا بێتەوە بەڵام لە ئەوەی کە گرینگە ئەوەیە کە عێراق دەکەوێتە بۆشایەکی گەورەتر کە لە بواری کەرتە جیاوازەکانە کەرتی کوشت و کاڵە کەرتی ئیتر هەموو ئەو کەرتانەیە کە ڕەبتی بە ڕۆژانی خەڵکەوە هەیە بۆیە تا چەند پەلە بکرێت لەوەی کە لایەنە سیاسیەکان بگەنە نەتیجەیەک و حکوومەتێکی موسسی یاخود حکوومەتێکی زۆرینە بە تەوافق پێک بێنن ئەوەندە خەڵکی عێراق ئەتوانێت تمحەکانی لەم حکوومەتێکە چاوەڕێ دەکات بێنتە دی بێگومان ئەوەی کە دەشبینین ئەو هەموو تەئەجیلکردنە دیسان بۆ ئەو دەگەڕێتەوە کە تا ئێستا لایەنە شیعەکان نەیانتوانی وەکە بگەنە خاڵی کۆتایی ئەوەی کە جەنابی سەدر باسیەکە کە حکوومەتی زۆری نەیە ئەوەی کە ئیتار تەنسیقی باسیەکە کە حکوومەتی تەوافقیە و لە ناویشاندا هەرێمی کوردستانیش دابەشی سەر ئەم دوو تێڕواین نەبووە خۆشبەختانەوەی کە ئێمە تا ئێستا کە ینی وەکو نیشتیمانی کوردستان وەکو فراکسیۆنی سەوز لە بەغداد پێی سەربەرزین و شەقامی عێراقی لێمە ڕازیەوەیە کە سەرەتای دەست بەکار بوومان لە مانگێکەوە تا ئێستا هەمان نەهجمان گرتوۆتە بەر بۆ ئیشکردن بۆ تەسریحات و تێڕواین و تێفکرینمان لەم بابەتانی ئێستا کە لە شەقامی عێراقیدا هەیە ئەم تێڕامانە بوو کە لە ڕابردوودا جەنابی بەمجەلال هەیبووە بۆ عێراقی هەمولایەک بۆ پێکەوەبوونی هەمولایەک بۆ یەکسەکۆیی بۆ یەخیتابی گەلی عێراق ئیتر ئەوە لە ڕابردوودا کە وەک پێویست حەزم نەکرابێت هێدی ئەگەر محللینی سیاسی دراسان کرد بە ئەبینین کە سیاسەتی نیشتیمانی کوردستان هێدی ئەبێتە ئەولەویەت بوو لایەنە سیاسیەکانی تریش ئەویش کە ناوی هەڵکردنە بەیەکەوە و ئەم تەوافقەیە کە پێویستە بۆ ئەم عێراقا لەبیرمان نەچێ عێراقی یەک تائیفی نییە یەک مەزهەبی نییە یەک حزاب نییە تا بڵێن حکوومەتی زۆرینە بەڵێ ئەبێ حکوومەتی تەوافقی بێتە پێشێو و حکوومەتی تەوافقی ئەرچی بێت چۆن بتوانێت خزمەتی خەڵکی عێراق بکات و ئەرچی بێت چۆن ئەم داهاتەی کە لە کۆی سێکتەرەکانی نەوت و ئیلی ئاخیری هەیەی دابەشی سەر خەڵکی عێراقیە بە شێوەیەکی عام. باشە کاک غەریب دواتر دێمە سەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی ئەم پرۆسە سیاسی کە لە عێراقدا با چەقبەستویی ماوەتەوە هەڵوێستی چی دەبێت و هاوڵەکانی چی دەبێت بەڵام بەر لەوە دەمەوێت بزانم ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان هەبوو لەسەر ڕۆژی شەنگال و هەروە ئاسایشی خۆراک دانیشتنەکەی ئەمڕۆ دواخرا هۆکارەکەی بۆ چی بوو؟ بەڵێ
ئەو دوو خاڵی باس کرد بەڵێ و خاڵی سێمیشی هەبوو کە مناقەشەی عامیش لەسەر دۆخی عراق بکرێت چ بکرێت بۆ ئەم دۆخە بەڵام بۆ بوو کە تەئجیل کرایەوە تەئجیلەکەش هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە تا ئێستا نێوماڵی شیعان نەیانتوانیوە ئەم بەتحاڵی بوونە بەرەو کۆتایی بەرن تا ئێستا ئەم دووبەرێکی کە هەیە لە بینی ئیتاڵ و لە بینی سەدرەکان هەر ئەم ئاراسەیە گرتووە کە ئیتر حریسن لەسەر مواقفەکانی خۆیان ئەم حریسیش وای کردووە کە پەرلەمان پەک بخات ناوە لە جەرسەکانی تەبان ئەگەر نا لیژنەکان ڕۆژی چوارشەممەی ڕابردوو تەواو کۆی لیژنەکان دەنگیان پێدرا و هەموو ئەو لیژنانەی کە دیاریکران و یەکی نیشتیمانی کوردستانیش کە تێیدا ڕۆڵی گەورەیان تیا ئەبینێت بێگومانی گلابوونەوە بەڵام دیسان ئەوەی کە گرینگە ئەوەیە کە چۆن پەرلەمان خێرا ئەم ئەزمەیە تێئەپەڕێنێت ئەم یاسا و ڕێسانی کە پێویستە بۆی کە حکوومەت تەبەنی بکە لەسەری حکوومەتی عراقی پەرلەمان تەجاوز بەم دوخانە بکە ئەم تەجاوزش بێگومان عەسای سحری لای پەرلەمان تار و لای پەرلەمان و لای سەرۆکی پەرلەمان نییە بەقەت ئەوەی کە گرینگە لایەنە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمان بگەنە ئەم تەوافقی کە زەمنێکە ئیتر ڕاوەعتیاکەن و زەمنێکی شەکە خیتابی نیشتیمانی کوردستانیش بۆ هەموو لایەکان ڕۆشتووەکە عراق ئەوە دەخوازێت کە بڕێک لە حەزەکانمان کەم بکەین و حەزی سیاسیمان بەرەو ئەو ئاراسەیە بڕۆین کە ئاراسی پێکەوە بوونە و تەشکیلی حکوومەتێک بێت کە ناوی حکوومەتی فرە بێت هەموو لایەنە بێت کە لە سایدا کار بۆ بکەین هەر حیزب و هەر لایەن و هەر کوتلەی کە وەزارەتی هەیە بتوانێت ئەم وەزارەتە لەناو وەزارەتەکە نمایندەیەکی باشی بواری چاکسازی بێت ئەوەی کە حالیان بۆ ئێمە گرینگە ئەوەیە کە ئێمە لەسەر دەرسەکان ناوەسین لە مەودات چکین لیژنەکانمان یەکلابۆتەوە بەنمونە بەندە کە لە ئەوکو کورد چوومە ناو لیژنەی کوشتتوکاڵ و سەرچاو ئاویەکان ئەم لیژنەیەکی حساسە بۆ هەرێمی کوردستان و لیژنەیەکی حساسە بۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش تا ئێستاش لە کەرکووک تعریبی زراعی هەیە ئیتر کە ساڵان تعریبی سوکانی هەبوو ئێستا تعریبی زراعی هەیە ڕەنبێ لە شوێنەکانی تری جێناکۆکەکان کە تا ئێستاش کێشەمان هەیە لەگەڵیان ڕەنبێت زۆرترین ئیشی ئێمە لەمەدا ئەوە بێت کە چۆن باەخ بە دەشتی بیتوێن و دوکان و شارە زۆر و ئیلا ئاخری هەرێمی کوردستان ئەواش با شوێنەکانی تر دەین کە لەم بوارەی کە پێمان سپێردراوە ئەوەی کە ناوی کەوتو کوشتتوکاڵە یوزەرسی بە ئاسا بتوانین خزمەتێکی باشی خەڵکی هەرێمی کوردستان و شوێنەکانی تر بکەین بەم خزمەتش ئەتوانین کە ئەو نیتی کە هەمان بوو لە هەڵبژاردن کە باسەکرا تقدیمیکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان. کاکەریب تشکی خستە سەر بابەتێکی زۆر گرنگ و هەستیار ئەویش پرسی کەرکووک و ناوچە ئەو ناوچانی کە دەکەونە دەرەوەی داری هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە کاتێکا کە حکوومەت پێ ئەوەی نای مادەی 140 بەڵێ ئەوەی کە مانای مادەی 140 لێ دەنرێت لە کاتی ئەم فەراغانی کە لە ئێستادا هەیە هەڵواسرایی چەقبەستووی پێکەنانی حکوومەتی لە ئێستادا حکوومەتێکی عێراق پێکنهێنراوە پەرلەمان دەتوانێت چی بکات لەسەر ئەم بابەتانە چۆن دەتوانێت کار لەسەر ئەم پرسە گرنگانە بکات کە بۆ کورد پرسێکی چارەنووسسازە. بەڵێ ئێمە لە مانگە ڕابردوو لەسەر پێشنیاری مەکتەبی سیاسی کەرکووکی نیشتیمانی کوردستان کە هەواڵ کاک ئاسۆ مامەند و هەواڵانی سەکردایەتی ئەوێ وەکو فراکسیۆن کۆبوونەوەیەکمان لە کەرکووک کرد ئەوە ئەم کۆبوونەوەی ئێمە دلیلی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرینگەوە دەڕوانێتە کەرکووک و کۆی ئەم شارانەی کە ئیتر لە خارجی حکوومەت هەرێمی کوردستانن کۆبوونەوەکە ئەو ئاراسەیە گر کە بەڵێ ئێستا هەڕەشەیەکێک کە ناوی تعریبی زراعیە کە ناوی تعریبی سوکانی بێ هەر ناوەشتریش بێت ئیتر چۆن ئەوەی جەناب باسی ئەەکەی لە غیابی ئەوەی کە تا ئێستا حکوومەت پێک نەهاتۆ چۆن بتواندرێ ڕۆڵی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لە شوێنانی تر ڕۆڵێکی کارا و کاریگەری وەکو ڕابردوو بێت لەو نێوەندەدا ئێمە هەواڵانمان کە ئەندامانی پەرلەمانن لە کەرکووک یاخود ئێوەمانان لە فراکسیۆن و ئیشەکەین حکوومەتی خۆجی ئەوەیە کە محافظە کە مؤسساتی تری حکوومەتە لە کەرکووک و دەوروبەر لە تەماس ئەبین لەگەڵیان و لەسەر ئەم پێشێل کاریانەی کە دەکرێت بەرامبەر بە کورد و بەگەل و بە خاک و بەگەلەکەی یاخود لەسەر ئەم داخوازیانەی کە پێویستە بۆ کورد بێگومان تەماسی بەهێزمان دەبێ و حریص دەبین لەسەر مافەکانمان بەم شێوازەی کە یەکی نیشتیمانی کوردستان دیسان دێڵێمەوە باوەڕی پێ بووە کە ناوی حیوار و گفتوگۆ و لێکتێگەشتنە و مسامەلەکردنیشە لەسەر ئەم قەزیانەی کە ناوی قەزیەی کوردیە و لە ناو قەزیەی کوردیشدا دیسان ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم حەسانەیە کە هەیەی کە پارێزبەندی لە خۆی لە خەڵکەی بکات بێگومان لە هەموو سێکتەرەکان کە ناوی سێکتەری حیزبیە حکومیە پەرلەمانیە داکۆچیکارێکی فعلی ئەبین و دەڵی پێشمەری ئازا لە ساحەکە ئەمەینەوە ئەبین. باشە کاکەریب دەگەڕێمەوە سەر پرسی
کۆی شڵەژان و کێشمە سیاسیەکان لە نێو پەرلەمانی عێراقدا لەسەر پرسی ئەوەی کە دەزانین کە سەرۆکی پەرلەمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا باسم خەشانی لە لیژنەکان دوورخستەوە کە بێت بە ئەندام لە نێو لیژنەکانە وردەکاری ئەم بابەتە دەمەوێت لە جەنابتەوە بزانم ئەمە تا چەند دەستوریە تا چەند ڕێگە پێراوە لە کاتێکا باسم خەشان وەکو پەرلەمانتارێکی سەربەخۆ تا ئێستا ناوی هەیە. بەڵێ هەڵبات ئەو ڕۆژێکە لیژنەکان دیاریکەکان بەڵێ باسم خەشان دوای تەواوبوون لیژنەکان و ڕاگەیاندنی کۆ لیژنەکان هەستا کۆمنتی خۆی هەبوو کۆمنتەکەی بڕێکی فعالی پێوە دیار بوو لە مقابلدا جەنابی سەرۆکی پەرلەمان ئیتر طبیعی هەزمی نەکرد ئەویش کاردانەوەیەکی تونتری نواند و دوای کاردانەوەکەش لەگەڵ ئەوەیە کە دەڵێت هەتا داوای لە بردنەکە و بە نووسراو لە هەیئەت و لە مەجلیس داوای لە بردن نەکات ئیتر ئەوەی کە جوتان لێبوو حەقی ئەوەی نابێت ئەوە بوو کە دوای داوای تەسویتشی کرد دەنگیشی وەرگرت لە ناو پەرلەمان بەڵام ئەوە دیسان ئەوەندەی کە پرسەکان ئاڵۆزەکە هەندە ئەم بوارە ناگرتەوە کە بواری زەبط و ڕەبتی ناو پەرلەمان بێت بەڵکو دیسان ئەوەش درێژەی ئەم سیراع ملانەیەکە لە نێوان ماڵیشی ئەوسنەوە لە ناو ماڵیشی ئەش دیسان بە ئەم ئاراسەیەکە هەمان دەبینین هەیە ئێمە لاریم کوردستان وا ئەبیرین کە کێشەکانی ئێمە گەیوتە لوتکە بەڵامەگە دەیتە ئەم دیوی جەبەل حەبرین بێگومان ئەبینی کە ئێمە لەسەر ئەوان وەکو کوردە لە پاشاین ئومێد دەکەین کە لە ئاست خوا و خەڵکی خوا ڕوومان زەرد نەبێت خەڵک دەنگی پێداوین بۆی کە ئیشی بۆ بکەین بۆی خزمەتی بکەین بۆی کە لە چوارچەوەی ئەوەی کە ناوی ئیتاری یاساییە لە ناو پەرلەمان داوای ماف و امتیاز و حق و حقوقی بکەین داوای شایستەدارەکانی بکەین بەلمونە ئەگەر باز دەمە سەر مەوزوع عفوم دەکەیت تا ئێستاش فەلاحەکانی ئێمە لە هەرێمی کوردستان دەناڵێنن بەدەست ئەم پارەیە کە لە 2015 ئەوانە تا ئێستا وەریان نەگرتووە بۆیە لە ئەگەری هەبوونی ئەم ئاڵۆزیە ئێمە ناتوانین مافەکانی مافی خەڵک وەکو پێویست ئەم ئاڵۆزیە تاکەی وەدەست بێنین بۆیە ئومێد دەکەین خەڵکی عێراق و گەلی عێراق چاوەڕێی ئاسایی بوون و پێگەنانی حکومەت بکەن. بەداخەوە من ئەوەی کە سرنجی منێکی پەرلەمانتاری لەسەر ئاڵۆز کردووە ئەوەیە کە بەشێک لەم لایەنە سیاسیانەی ئێستای عێراق کە ناگەنەیەک و عێراقیان بەخوانەوە بەشۆش کردووە نەزعەیەکی دینیشیان هەیە باشە خۆگە ئەگەر لە ڕۆ سیاسیەکەش بایەخی پێنەدەن بۆی کە خەڵکی عێراق ئاسوودە دەبێت خۆ لایەنە دینەکەی ئەولەویەت ئەوەیە کە باوەڕیان بە ئوخوەت و بە پێکەوەی هەبێت فتفشلوا وتذهب ريحكم ولا أنزامي الأنزام تفرقية ولا تفرقوا يعني تناد ناقرنەوە بۆ دەقە دینەکانیش کە بتوانن تەبەنی برایەتی بکەن لەسەری بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندەی کار دەکا بۆی کە مافی گەلەکەمان لە چوارچەوەی ئەم عێراقی کە عێراقی هەمووانە بەدەست بێنێ هەندەش بەوەوە مشەوەشەوە بەوەوە کار دەکا کە بتوانێت پەیامی لێک نزیکبوونەوە بە هەموو لایەنە سیاسیەکان بێنێت وە جوڵەکانی ئەم چەند مانگی ڕابردووی جەنابی کاک باڵش و لەگەڵ شان دیاوەریان سەلمێنەری ئەوەی بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنها سیاسەت یاخود بە تەنها لە چوارچێوەی بەرژەوەندەی حیزبەکەوە پەرلەمان و حکوومەتی ئایندەی عێراق نابینێ بەقەد ئەوەی کە بەعام ئەوێت حکوومەتێک مؤسسەس بێ بەعام حکوومەتێک تەسیس بێ لە عێراق کە حکوومەتی یاسا بێ حکوومەتی خزمەتگوزاری بێ حکوومەتی هەموو لایەک بێت بۆیە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبێت و بەردەوامیشی هەیە و ئەوەی کە دەشگوترێت هەموو خلافەکە تەنها لەسەر ئەوەی بێت کە مەسەلەی سەرۆک کۆمار ئێمەوای نابینین بەڵکو لە پشت ئەوە کۆمەڵێک کێشە و مەشاکیلی تریان هەیە ئەبینین ئێستا ئەوە تا ئەم ئێستاش و چەند ساڵی ڕابردووش ئەوەی کە ببووە دمڕاست و نوێنەری هێزە سونیەکان جەنابی حەلبووسی و ئیتر چەند سەرکردەیەکی تازەی ناو سەحۆی سونە بوو بەڵام ئێستا ئەبینین کە لە مقابلەوەدا لایەنە شیعەکان بیریانەوە کردەوە کە ئەوانەی لە عەسری جەنابی مالیکی و ئیتر حکوومەتەکانی تری عێراقی لە دوای مالیکی کە خراپبوونە ناو ئیتاری دەرپەڕاندن یاخود ئەوەی کە نابوو دەرچوون لە یاسا فەرمووان دەکەنەوە لە شێوەی تاڕق هاشمی ئەوانە کە بێن پێیان بڵێن بە حەلبووسیوانەکە ئێوە تەنها بەبەردەوام لەسەر ئەم سیاسەتێکە ناوێت سیاسەتی تاگەڕەویە و زۆرینە و کەمینە و ئیتر سێ کوچکەی بێت ئێمەش ئەتوانین کە لەعبەکەتان یاریەکەتان لێ ئاڵۆز بکەین بەهێنانەوەی هەموو ئەو سەرکردانەی کە بە ئەسڵ ئەوان نوێرات سونانە کرد بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەی کە داواکاریی داکۆکارێکی باشی مافەکانی خەڵک دەبێت بۆ هەرێمی کوردستان هاوکات ئەم نەهەتی جەنابی مامزراریش لەسەری بووە کە
لە سەردەمی حکمی خۆیدا سەمامی ئەمانی پێدا لەلایەن مەڕجعی شیعەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر ئەم نێتە دەکات و ئەم نێتەش بۆ شەقامی عراقی واضحە و لێی رازینە و ئەتوانم بڵم شانسی ئەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەدرێت عاملی خێربین نەکو ئەوەی کە پێمان بگوترێ بەشێکی لە تەفرقە و لە ئاڵۆزی ناو شەقامی عراقی. باشە کاکەریب دوا پرسیارم لەسەر باست لە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە منیژێکێک لە پرسیارەکانم یەکێتی نیشتیمانی کوردستانێکێکە لە حیزبە سەرکیەکان هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیشدا دەمەوێت بزانم کە لە ماوەکانی ڕابردووە و بە دیارکەی لە مانگی ڕەمەزانە چەند کۆبوونەوە و دەستپێشخەری و هەوڵ و داروستانێک ئەنجامدا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی پاڤڵ پێشوازی لە چەند وەفدێک کرد لەگەڵ نووری مالیکی و چوارچێوە هەمانگی شیعەکان بەجیا ئەم هەوڵانە چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت دانیشتنەکان لەسەر پرۆسی سیاسی عێراق بەکوێ دەگات و یەکێتی نیشتیمانی کوردستان لەکوێی هاوکێشەکەیە بێت بۆ کار ئاسانی و سازشکردن لەسەر کۆمەڵێک پرس لە پێناو بەرژەوەندی گەلی عێراقدا. بەڵێ لە ڕابردوو مەقۆلەیەکە بوو کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کردبووانە خاڵێکی سلبی بەڵام لای ئێمە یەکێتی و لای خەڵکی هەرێمی کوردستان والعکس ئەصح ئەوەی کە عەرەب دەڵێ عەکسەکەی ڕاست بوو کە خاڵێکی ئیجابی بوو ئەویش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کورسی و بە دەنگ مامەڵەی لەگەڵ ناکرێت بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگی مەحەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم تەرازوودایە کە ڕابردووەکەی لە ڕابردوودا و ڕێبەرە مەزنە زباهەکەی لە ڕابردوودا و ئەنجومەنی حکم ڕۆڵی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان دوای سقوط دوای نەمانی سەدام حوسێن لە ئەنجومەنی حکومدا و دوای ئەوەی کە دیسان تەسیسی حکومەتی عێراقی نرایەوە بۆیە هەموو ئەو هەوڵانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تازەنین و لە ناو لایەنە سیاسیەکانی عێراقدا تا ئێستا سابتە. ئەگەر بتان جەرمەوە بۆ 2 ساڵی ڕابردوو نەک هەر ئەم هەوڵانی ئێستا لە خراپترین دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ لە حکومەتی بەغدا ئەو بکە دوای ڕفراندۆم بینیمان کە کۆی ئەم طریقانە ئەم ڕێگانەی کە ڕێگەی ئاوادانکردنەوەن بۆ هەرێمی کوردستان لە ساری کوردستان داخرا بەڵام بینیمان کە دیسان سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتدا و بە ڕێبەرایەتی جەنابی کاقوبات گەڕی 100 سەعاتەی جەنابیان لەگەڵ حکومەتی عراقی وای کرد کە ئەم بەستەڵێکە کە بوو بۆ چێوەک لە بینی هەرێم و لە بینی حکومەتی عراقیە بتوێتەوە و بە نەتیجە ئەمەی لێ هاتە پێشەکە 200 ملیارەکەی و ئەوەی کە دیسان دوێنێ پێرەش جەنابی جەواد کاظمی چووە لە دادگای باڵای عێراق تانەی لێداوە کە ئەم 200 ملیارە شێکی ناساییە دەبێت بوەستەیە کە دیسان لێرە بە خەڵکی کوردستان ڕادەگەیرین کە شتێکی ناسایی کردووە و بە نەتیجە تووشی فەشەلیش ئەبێت و لەمان ڕوونە بۆیە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمەی پەرلەمانتار کە بین باس لە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین منە دنیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بیرخستنەوەیە لەکوێ بمانەوێت باس لە قوربانیەکانی ماندووبوونەکانی تێکۆشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بۆ ساحەی سیاسی عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەم فەزا ئاڵۆزەی کە لە ناو شەقامی عێراقیدا هەیە ئەوەندە سەروەریمان هەیە کە جگەلەوەی کە ئومێد دەدەین بە خەڵکی عێراق کە دووبارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ڕۆڵە هەڵدەستەوە کە لە ڕابردوودا هەیە بۆ لێ سادا هەیەتی بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە تا چەند بتواندرێت مثلا زەمانەت بکرێت ئەم حکومەتە لە چەند و لە چوادەیەک و یا ماندووبوون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە لەبەر چاو ناگیرێ لە هەوڵەکانمان بەردەوام دەبین و تەسەووڕ ئەکەین وەڵامی ئیجابی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی دادێت چی بۆ هەرێم بوو چی بۆ عێراق دیسان ئەم وەڵامە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئیجابی بشکێتەوە ڕۆڵە شەریفانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تر قیاداتی ئەم حیزبە لەبەرچاو بگیرێت. کاک غەریب من زۆر سپاس دەکەم کە لەم تۆڕی بەرنامەکەم میوان بووی ماندوو نەبی